حوشت چارەسەری قەلەقیەکە ئینشاء الله پێشەوە چمە سەرەوە چەند خاڵە حەزەکەم بزانی. قەلەقی نەخۆشینێکی دەرونیە و باشترین دەرمانێ بۆ ئەوەی ئەو قەلەقیەت کەم کاتۆ یان بە یەکجاری نەیهێڵە ئینشاء الله بریتیە لە دەرمانە ڕۆحیەکان نەک دەرمانە کیمیاویەکان. جا من لەم ڤیدیۆیە باسی چەند هۆکاری یەکەم کە وایان کردووە نسبەی قەلەقی تۆ زۆر زیاد بێ بە شێوازێک دەست و قۆڵتی بەساوی و ژیانتی لێ تاڵ کردوێ. ئەم خاڵانەی باسیەکەم ئینشاء الله دەستی پێوە بگرە کاری لەسەر بکە ئینشاء الله هەز بە ئەسراحەتیەکەی و نەجاتەوێ لەو قەلەقیە. یەکەم ئەوێ بزانی هۆکاری سەرەکی دروستبوونی زۆربەی قەلەقیەکانمان ئەگەڕێتەوە بۆ ترس لە ناخمانەوە ترسێکەیە. ئەم ترس و دڵەڵاوکێش زۆربەی کا شەیتان لە دڵمانی ئەچێنێت. ئەمەش لە چەندان ئاەتە خوای پەروەردگار لە قورئانە ئاماژەی پێکردووە. جا بۆ ئەوەی زاڵ بین بەسەر شەیتانەکەمانەوە پێویستە کە هەر کاتێ نسبەی قەلەقیمان زیادی کرد ڕاستەوخۆ بڵێن ئەعوذ بالله من الشیطان الرجیم و هەروەها پێویستە کە ئێمە ڕۆژانە دەست بگرین بە خوێندنی ویردەکان. ئەو ویردانی بەیانیان و ئێواران و خەوتنان و کاتی هەڵەسی لە خەو ئامانە زۆر زەرورە و ئەکات دەسەڵاتی شەیتان بەسەرت کەم ئەکاتۆ. کورە ئەتوانم بڵێم هەر نایتێڵێ. دووەم واروایەکێکی تر لەو شتانەی کە قەلەقی زیادەکەن بریتیە لە زۆر بیرکردنەوە لە شتێک، بریتیە لە زۆر بایەخدان بە شتێک. جاری وای ئەو شتەی کە تۆ ئەتەوێت ئەوەندە سووری لەسەری ئەتەوێت 100% ئەوەی تۆ گەرەکتە ئیلا ئەوە بێ ئەوەنە بیر لە داهاتووی ئەو شتاکەی تۆ سەرێکی قەلەقی بۆ دروستەکە. باوەڕ بکەن لە 98 ئەو شتانەی کە ئێمە زۆر قەلەقین لەسەری شتانێکن ڕەنگە لە داهاتوو هەر نێتە سەرت هەر نەیبینی هەر ڕوونەدا ئەسڵەن و ئەگەریش ڕوو بدە باوەڕ بکە بەو خراپیە نییە کە تۆ تەسەوڕێکەی. سێم جاری وایە ئەو قەلەقیەت بینینی کەسانێکە کەمی کەرۆ لیان هەوڵدە دوور بە مەواقیفێکە تێتە خەیاڵت بیری لێکەی تۆ بیری لێ بوو ڕۆخۆ مەژوڵکە یان ئەزانی جێگایەکە گە بڕۆیتە ناوی قەلەق دەکا پێی لێ بوو ڕۆخۆتی لێ دوورکە یان باسوخواسی زەواج تاتە پێشۆ کڕین فرۆشتنی خانیە سیارەیە ئەزانی زۆر قەلەقی ڕاوەستە. ئەمە باشترین شتێکە تۆ بیکەی ڕاوەستە و بابەتەکە داخە هەتا مودەیەکە ئەو سترێس و قەلەقیەت ئەزانی بە تەواوی نەما ئەوسا ئەتوانیت ڕاوێژێ بکەی بە کەسانێک کە لەو بوارەیە ئەزمموی باشیان هەیە ئەوسا بڕیاری دروستی خۆ بە. چوارم تۆ کە شتێ قەلەقی کردووی باسی خفتبار و بێتاقەت و بێزاری کردووی زۆر غەڵەتەکەی ئەو شتە لە ناو سینەتە حەسڕکەی نە بێ ئەوانەی کە هان لە دەوروبەرت براتە باوکتە خوشکتە دایکتە هاوڕێیەکتە لە نزیک و هەموو ئەوانەی بۆ باس بکە هەموو ئەوەی هاڵتە هەمووی بۆ باس کە ئەگەرەکرێ باسیکەی بۆ ئەمە وا ئەکات تۆ یەکەم قەلەقیەکەت کەمەکاتۆ ئەو خەمەخفتە لە ناو سینەتە نامێنێ دووەمیش ڕەنگە ئەو دەوروبەرتە هاوکاریت کەن و ئەو کێشەشتە بۆ چارەسەرکەن. پێنجەم بۆ ئەوەی ئەو قەلەقیەت کەم کە هەنێ جارەیە ئەبێ ئەو قەلەقیەی کە لە لاشەتە هەیە ئەبێ قبوڵێکەی تۆ زێخۆت ڕابێنی لەگەڵی کاکە زروفێکە بۆ منە هاتووەتە سەرت بەسەر هەر کەسێکی تریشا بێت طبیعیە هەر قەلەقە بێت. جابێ لەم کاتانەیە دڵنەوایی نەفسی خۆت بەوە بدەی بڵێ دەوام الحال من المحال مەحاڵە هەموو زروفێ بەردەوام بێ دڵنیا باگە زروفەکە بگۆڕێ قەلەقیەکەش نامێنێ. شەشەم تۆی موسڵمان حیفە قەلەقی زاڵ بێوە سەرت حیفە قەلەقی بێزار و بێتاقەت و گۆشەگیرت کە تۆ بێ تەوەکلت بەخوای پەروەردگار زۆر بەهێز بێ ئەبێ گومانت بەخوای پەروەردگار زۆر چاکوێ ئەوێ باوەڕت بە قەزا و قەدەر بێ ئەبێ کەسێکی گەشبین بی ئەبێ باوەڕت وا بێ هەرچی خوای گەورەی تێرێتە سەرت هەمووی ئینشاء الله خێریاتیا بۆت ئەگەر بەڵاو مصیبەت و ناڕەحەتیەکیش دابەزێ بێ بەسەرت دڵنیا بە ئینشاء الله یانەوە تا خوای پەروەردگار ئەی کاتە باعیسی کەفارەتی تاوانەکانت یانەوەتانێ بەلات پێی بەرزەکاتەوە. حوتەم و کۆتایی ئەم هەنگاوە زۆر زەرورە و هەمومان پێویستمان پێێتی ئەی ئەو کەسەی کە قەلەقیەکەت خەریکە ئەو کوژیە و خفتبار و بێتاقەتی کردووی دڵنیا تەکەمەوە بزانە بەڵاو موسیبەتێکی خوای پەروەردگارە بەسەرت خوای پەروەردگار ئێوێ بگەڕیتۆ ئەوێ لە تاوانەکانت پەشیمان بیتۆ ئەوێ دەست بەرزکەیتۆ نزاکەی بپاڕیتۆ لە خوای پەروەردگار داوای لێ بکەی دەروی خێرت بۆ بکاتەوە ئێوێ لە خۆیت نزیک بکاتەوە. خوای پەروەردگار لە قورئانە فەرمێ ئەمەن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء
ئەوە کێ دەروی خێرەکاتۆ ئەوە کێ ناڕەحەتیەکان بەسەر بەندەکان نایەڵێ تەنیا خوانەوێ جا دەست بەرزکەرەوە بەلای خوای پەروەردگار دڵنیا تەکەمە ئینشاء الله خوای پەروەردگار نەک ئەو قەلەقیەت هەر بەڵام مسیبەتێکی قورستری شتەیە خوای پەروەردگار لەسەرتی نایەڵێ. والسلام عليكم.